لەگەڵ دەستپێکردنی گرژی و ئاڵۆزەکانی قەزای دۆسخورمات و بەرپرسانی کورد و حەشدی شەعبی چەند جارێک کۆبوونەوە و لە کۆتاییشدا لەسەر چەند خاڵێک ڕێککەوتن کە دیارترینیان کۆتایی هێنان بوو بە شەڕ و فڕاندن و سوکایەتیکردن بە هاوڵاتیان و ئازادکردنی ئەو دیلانەی کە لایەنە بەوتەی بەرپرسانی کوردی ناوچەکە هەرچەندە کورتەواوی ئەو خاڵانەی جێبەجێ کردووە بەڵام حەشدی شەعبی بەشێک لە خاڵەکانی جێبەجێ نەکردووە و بەو هۆیەوە لایەنی کوردی قەزاکە کۆبوونەوەکانیان بۆ کاتێکی نادیار لەگەڵ حەشدی شەعبیدا هەڵپەسارد. دوای هەڵپەساردنی کۆبوونەوەکان حەشدی شەعبی چەند جارێک داوای دانیشتنی کردووە بەڵام کورد ڕەتی کردوێتەوە. چکە کە ئێمە ڕێکەوتنمان کردو ئەبێ جێبەجێکرێ بەش یارە زۆری جێبەجێ کراوە و ئێمە ئەوەشمان ئاگدار کردێتەوە لەو خاڵانەی کە کەبووکوڕی هەیە مەسەلەن هەنێ جار بردننی هێزێ بۆ شوێنێک یان مەسەلەن چەکدار لە دانانی چەکدار لە هەندێک شوێنیان پەلامار و خوڕوقات دیارە ئێمە ئەوانەمان پێ قبول ناکرێ بۆی ئەوانەمان بینی لە چەند ڕۆژی ڕابردووە ئێمە وەکو ئاگدارکردنەوەی وەکو هۆشیارکردنەوەی وتمانەگەر بەردەوام بن لەو جۆرە خوڕوقاتانە یان ڕێکەوتنەکان بە خاو خلیچی بڕوان ئێمە هەڵوێستمانە بێ. بەوتەی هێزە ئەمنیەکانی ناوچەکە ڕۆژانە هێزەکانی حەشدی شەعبی لە ناوچە تورکمان نشینەکان ژمارەیان ڕوو لە زیادبوون دەکات لە کاتێکدا بە پێیەکێک لەو خاڵانی کە لەسەری ڕێکەوتون حەشدی شەعبی دەبێت بچێتە دەرەوەی قەزاکە. داواکارێکی معقول نییە هێزی پێشمەرگە کورسان هێزێکی نیزامیە ئەوان گەرەکان حەشدی شەعبی زەت بکەن سەر دایرەکان و هەموو دایرەکان کۆنتترۆل کرد. حەشدی شەعبی ئەوڵێ پۆلیس وەرگێ ئای پۆلیسی ناو مەرکەز ئێمە لە سەتا یەکی کوردیتانە ماین 15-20 کوردمانەیە و یەک ئەفسەرە کوردمانەیە ئایا ئەگە پۆلیس وەرگێ ڕوحی زمانەیە بۆ ئەو دکتۆران کوش بەقامە ئایا زەمان چی هەیە مۆزەفەکانمان ئێمە بڕان ناو بازار دەوام کات و مۆزەفەکانمان لە دایرەکان دەوام بکەن. دانیشتوانی سنووری قەزای دۆسخورمات و نیگەرانن لە هەڵسوکەوتەکانی حەشدی شەعبی و داوا دەکەن پابەندی ئەو ڕێکەوتنە بن کە واژوویان کردووە بۆ ئەوەی کۆتایی بە بارگرژەکان بهێنرێت. بەشێک لە شۆفێرە کوردەکانیش ئاماژە بۆ دەکەن کە فڕاندن و سوکایەتیکردن بە شۆفێرە کوردەکان لە سونرەکەدا بەردەوامە. یعنی هەر کێشەی سیاسی بود ئێمە یەکسەر وەردەم سایق کوردی گەرێت یا سایق وەختی بادەرا ئەیدیم سایق عەرەب گەرن یعنی من سایقی من ئەگەر کورد بود ئەگەر عەرەب بود یەک تشتە هەردێکمان سایقی من هیچ علاقەمان نییە. داواکاریمە یعنی لە سیاسیەکان ڕێک بکەون هیلاک بووین بەخوا هیلاک بووین یعنی کەس پێ نەکەوتی هە ئێمە کەوتینە پێ هەر فەقیر کەوتێ سەر. کورد سوورە لەسەر هەڵپەساردنی کۆبوونەوەکانی لەگەڵ حەشدی شەعبی و دەڵێت جارێکی تر لەگەڵ حەشد دانانیشتنەوە تا ئەو کاتەی پابەندی ئەو خاڵانە دەبن کە لەسەری ڕێکەوتون. هەروەها داواش دەکەن بە زووترین کات حەشدی شەعبی ئەو هێزانەی کە هێناوێنێتە ناو دۆسخورمات و لە گەڕەکە تورکمانەکان جێگیریان کردووە ببرێنە دەرەوەی قەزاکە. دیار جەمالێ نارتی دۆسخورمات و